ئێستا ئێمە لەناو جەنگەڵەکەی نێوان بیلاڕوسیا و پۆڵەندای ئەوە حاڵی مناڵەکانمانە ویستن ڕاستەوخۆ بە ڤیددیۆیەک بە پارچە ڤیددیۆیەک ئەم بارودۆخە بۆ ئێوە بخەمە ڕوو بۆ هاوڵاتیانی ئێمە لە کوردستان. ئەزیانم حاڵی مناڵەکانمان باش نییە، سەرمایانە جلوبەر گیانەوێ داوا ئەکەم تکاکەم هەر کەسێک هەر لایەنێک هەر حیزبێک هەر ڕێکخراوێک چی پێگرێ بیکە بۆ ئەو مناڵانە بۆ ئێمەنە گەنجەکان بەرگەیەگرین تا 10 ڕۆژی تریش، بەڵام ئەو مناڵانە ناتوانن بەرگە بگرن تاوەکو 2 ڕۆژی تریش. تکاتان لێکم ئەو ڕۆمناڵێکمان لەدەستدا با ئەم مناڵانەش لەدەست نەدەین. سەرمایە زۆریان سەرمایە بە ئاواتی ئەوەن لە ژوورێکی گەرمە دابنیشن ژنمان لەگەڵایە دووگیانە. تکاتان لێکم خەمیان بخۆن پرۆفایلەکانتان هەمووتان بیکەن بە ئەو مناڵانە باشە کێ هەر زمانێکە زانێ قسە بکە دەربڕین هەموو دنیا باسمانەکە هەموو جیهانمان هێنایە سەر خەت. ئەمڕۆ سەرۆک وەزیرانی پۆڵەندا قسەی کردووە هەموو دنیا باسی ئێمەکە بۆ ئێوە باسمان ناکەن خەریکی خۆتان مەبن تکایە ئەم 1-2 ڕۆژە تاوەکو ئێمە لەم جەنگەڵە بەڕاستی جەنگەڵە نەجاتمانە بێ. ئەوەش کاکە سەرمان نییە حەز لەکوێ حەز لێ لە ماڵەوە بیان لێرە لە ماڵەوە چەند ڕۆژ لێرەی ئەمڕۆ سێم ڕۆژە وایە شەوان زیاتر ساردە وایە ئەم جوانشمان قسە ناکە کوڕە سەرمان نییە ئاوا گەرمیە ئاوا گەرمە حەزەکەی لە ماڵەوە بی لەگەڵ کیا هاتووی دایە و باوە حەبت دەوێ دەرمان تەیە بەیانی بۆ چاکەین باشە بە قوربان